چوار جۆرە نار لە هەڵەبجە پێگەیشتوون. ئەو جۆرەی شیرین و خۆشتامە پیر میکایڵیە، بەڵام کەمتر باخەوانەکان بایەخ بەو جۆریە نارە دەدەن. ئەوەی کە هەڵەبجەی پێناسراوە ساڵەخانیە و مانگی دە پێدەگات. ئەم جۆریە نارە لە مانگی هەشت پێدەگات و سوور دەبێت. هەنار یەک نوع نییە، چەند نوعی جیاوازی هەیە، لەوانەیە 10 نوع زیاتری هەبێ، ئەوی لای ئێمە هەبێ. هەندێکیان هەر لە کۆتایی مانگی هەشتا پێگەن، هەیە لە مانگی 9 و هەیە لە 10 و هەیشتمان ئەگاتە مانگی 11 و 12. ئەم جۆرەیان کە ئێستا بەدەست بنەوەیە هەناری پیرمکایاڵی پێڵێن، ئێستا پێگەیشتووە، ینی ئێستا کاتی پێگەیشتنیەتی کە کۆتایی مانگی هەشتا. هەناری شیرین و هەناری لاڕەشەیشمان هەیە، هەر ئاوا لە کۆتایی مانگی هەشت و مانگی 9 پێگەن. ئەم هەنارەکەی تریش هەناری ساڵەخانی ئەوەی کە زۆر ناوبانجی هەیە و ناوی ڕۆشتووە، ئەوە ئەچێتە مانگی 10. هەنارەکە هەنارێکی خۆشە، تامیشی خۆشە، بەڵام ئیتر هەر سیفەتی وایە قەبارەی زۆر گەورە نابێ، قەبارەیەکی وەسەتی هەیە. خەڵکیش لە بازاڕە بەشتی یعنی نایناسنەوە کە هەشتێکی چاکە، بە بچووکیاوە ئەزان خراپە و باخەوانیش لە شوێن ئەو بەرهەمە ئەگەڕێکە پارەی باشەکە لە بازار. باخەوانەکان بە دووری نازانن ئەم ساڵ وشکە ساڵی وشکبوونی بەشێک لە کانی و کارێزەکان کاریگەری لەسەر بەرەمیێناری هەڵەبجە دروست بکات، چونکە بەشێک لە باخەکانی سنووری هەڵەبجە بەوەی بێئاویەوە دووچاری وشکبوون بوونەتەوە. بێئاوی ئەمساڵ زۆر کاریگەری هەیە، بە تایبەتی لەسەر ئەو باخانی کە بە کانی یان بە ئاوی چەمەکان ئاوەدرێن. ئەوە بە کاریگەریکی زۆری کردو سەر ئەو باخانە هەیەە بەرهەمی هەر نابێ. بەڵام ئەو باخانی کە بە بیر ئاوەدرێن زۆربیان ینی ئەگەر بیرەکەی ئیتیوازی بێ و قوڵ بێ هیچ تەسیرێکی نەکردووە. سوپاس بەخۆی ئەمەش ئاوی بیرەکانمان باشە تا ئێستا، بەڵامی تر هەیشە بیریشی هەیە و وشکیش بۆ بیرەکەی. ساڵانە لە هەڵەبجە زیاتر لە 30,000 تۆن هەنار بەرەم دێنرێت. ساڵی ڕابردووش بۆی ناوبانگەکەیەوە چەند بارێک هەناری شارەکە ڕەوانەی شارەکانی ئەوروپا کرا. سامەر فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، هەڵەبجە.